ئەم خولە هەژدە تیپ بوو پێک هاتبوو لە دوو تیپی کەرکووک دوو تیپی دارەت و ئەو تیپانکەشی بنەسڵاوە بوو. ئەم خولە خولی شەی سیروان بە سەرپەرشتی کاکە شاهۆ نەجم کەرکووچی کاندیدی ژمارە دوو لە پارێزگای کەرکووک. ئەم خولە خولێکی زۆر بەهێز بوو ململانێ بوو لە چەند تیپی سە دوو تیپ چۆتە یاری کۆتایی تیپی برایانی دارەت و تیپی حەمرینی بنەسڵاوە. تەمەشاشکەن ئەم جەماوەرە هەموو یاریەکان ئەو هابوو. ئەمە زۆرترین خەڵکی کەرکووکیش لە قەزا و ناحێکەوە وەکو دارەت و بنەسڵاوەیە. ئەمە زۆر لە 1970 خەڵکی کەرکووکە. هیوادارم داوا لەم جەماوەرە خۆشەویستاکەم داوا لە هەموو کەسێکم دەنگ بە کاکشاهۆ بدەن ژمارە دوو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان چونکە بەڕاستی خزمەتی وەرزشی کردووە لە کەرکووک. ئەم جارش خزمەتی بەڕاستی بنەسڵاوی کرد. ئیشەڵا ئێمەش بە هەموو توانایە بە خزم و کەس و دۆست و هەرچی وەرزشوانان هەیە دەنگمان بۆ کاکەشاهۆیە.